وشەکەکە لای مەکتەبیدا. دوای کاکە ئامان سات ئەمنی لەدایکم وەرگرت دەترسم. ئەو ڕۆژە ئەو دەنگوشتە تەسیری لێکرد بوو هەروەها دەستی تەنها بە جۆی دەگرت و دەترسا. تەختەکەم دەجوڵا دایکم قەیژاندم بە خێرایی دایکم هات لەکنم. ئەمنی لە باوەش کرد دوای کاکە ئامان سات ئەمنی لەدایکم وەرگرت جا بردمی لای بەردەکان. پێش ئەوە چوون بە دوای خوشکەکە تا بۆ مەکتەب بەڵێ بۆی ئەویش ڕزگار بکەن. بەڵێ وشەکەکە لای مەکتەبیدا. وشەکەکە لای مەکتەبەکەشدا بەڵێ چێت لەگەڵ بوو؟ دایکم و خوشکم و دواتر کە چووتەوە لای باوکە چیت پێوت؟ ماچم کرد. ئێستاش کە دەنگێکی بەرز دێ تۆ دەترسی و دەزانی بردومانە؟ بەڵێ چی دەکەیت؟ دەترسم. هاینا بەڕاستیانی قەت نەمبینی بوو ئاو بەو جۆرە هەمیشە پێ دەکەنی یا شۆخی دەکرد بەڵام ئەو ڕۆژە سپی هەڵگەڕا بوو دەترسا و بەمنی دەکوتدا دەکەم لەکوێ بووی دەترسا چاوی لێ دەکردم دیکوت هیچت لێ نەهاتۆ بابم لەکوێیە. یعنی لەگەڵ ئەوەی کە خۆی تەمەنی زۆر بچووک بوو خەمی باردۆخی ئێوەشی بەڵێ ئەو ڕۆژە ئەو دەنگوشتە تەسیری لێکرد بوو هەروەها دەستی تەنها بە جۆی دەگرت و دەترسا دیکوتدایە باوکم خوشکم. ئێستا هیچ کات هەیە ئەو ڕۆژەت بۆ باز بکاتەوە؟ جاروبارە بیری دەکەوێتەوە بەڵام مەسەلەن ئەگەر باسی دەکا حەزم لێ نییە باسی بکات چکە دیسان بارودۆخی تێک دەچێتەوە پێم خۆش نییە. ناتێ بیری کردەوە؟ بەڵێ.